هەر لەسەر دۆسەی مادەی 140 دەمێنینەوە و دەمانەوێت پرسیاری زیاتر بکەین چونکە لە دوای پێکێنانی حکوومەتەکەی سوودانی ئەوە دەبینینی دی وردە پرسی بوجە خەریکە یەکلا ئەکرێتەوە و لە کارنامەکەی سوودانیش باسی لەوە کردبوو کە دەبێت مادەی 140 کارا بکرێتەوە و دەمانەوێت زیاتر زانیاری وەربگرین ئیدی بچینە ناو بابەتەکەەوە چونکە ئێستا لیژنەکە کارا کراوەتەوە سەبارەت بەمە میوانێکمان لەگەڵ ئەبێت کە پرسیاری لێ ئەەکەی سەبارەت بە مادەی 140 کارابوونی لیژنەکە کێن ئەو کەسانی کە بەشدارن لە ناو لیژنەکە و ئەندامی لیژنەکەن ئایا تا چەندە کارابوونی ئەم مادەی دەستور گرنگی هەم بۆ کوردستان هەیە و هەم بۆ حکوومەتی فیدراڵی عراق و چەند پرسیارێکی دیکە لە دژوار فایق سەرۆکی بۆردی مادەی 140 لە ئەنجومەنی وەزیران کە لەگەڵمانە بێت پرسیاری لێ ئەەکەین و بەخێرهاتنیەکەین و سپاسیەکەین کە لەگەڵمان ئامادەیە. بەخێر هاتیت کاک دژوار و سپاس دەکەم کە لەگەڵمان ئامادەی لیژنەی مادەی 140 کاراکراوەتەوە کە ئێستا کەمێ لەوە باسمان لێ کرد و ئەندامەنی ئەو لیژنەیە کێن کە بەشدار ئەبن ئایا ئەتوانین بڵێین نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانی تێدایە؟ زۆر سوپاس ڕۆژتان باش بەڕێکەوتی لایەنە کوردستانیەکان و لایەنی شیعە و سوننە کۆمەڵێ خاڵ هەیە ڕێکەوتین لەسەر کراوە ئەو خاڵش بۆتە بنەمای منهاجی وزاری حکوومەتی ئێستای عێراق یەک لەوانە کاراکردنەوەی لیژنەی باڵای مادەی 140 ئەو لیژنەی مادەی 140 کە لە بەغدا ئەبێ نوێژەن ئەکرێتەوە لەسەر هەمان پێکهاتەی پێشووی خۆی واتە وەزیرێکی عێراقی ئەبێتە سەرۆکی ئەو لیژنەیە نوێنەری کەرکووک تورکمان عەرەب کوردی تێدا بێ لەگە یەک دوو کەسی تر پێشتریش نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو لیژنەیە بوو واتە بە هەمان پێکهاتی ئەو لیژنەیە نوێنەری عەرەب نوێنەری تورکمانی کەرکووک نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسی لیژنەی مادەی 140 لە کەرکووک لەگەڵ چەند کەسێکی تر کە لە کورد و عەرەبە بن ئەبنە ئەندامی ئەو لیژنەیە کاراکردنەوەی ئەو لیژنەیە کارێکی باشە ئەوە ئەسەلمێنەیە کە مادەی 140 وەکو لە دەستور هاتووەکو محکەمەی اتحادی و تێتی مادەیەکی زیندووە کۆتایی پێنایەت و ئەبێت چارەسەریش بکرێ. باڵێ باشە کاک دژوار ئێوە لە لێدوانێکتان چەند ڕۆژ لەمەوبەر باستان لەوە کرد کە داواتان کردووە سەرۆکی لیژنەکە کورد بێت ئەمە تا چەندە گرنگە و تا چەندە کارتان لەسەرەوە کە کردووە کە کورد بێت؟ من لێرە دووبارە یەکەمەوە لە ساڵانی ڕابردوو سەرۆکی ئەو لیژنەیە کەسێکی عەرەبی بوو و زۆر ئاساییە ئەو کەسەش بێ پلەی وەزیرێکی عێراق بێ بێ ئەندامی ئەنجومەنی وەزیرانی عێراق بێ وەزیر بێ ڕێنمایەکە وایە ئەوە بێتە سەرۆکی ئەو لیژنەیە. من لێرە دووبارە یەکەمەوە پێشنیارەکەین کە سەرۆکی ئەو لیژنەیە ئەم جارە کەسێکی کورد بێ و هەر لێرەوەش داوا لە حکوومەتی عێراقەکەم داوا لە لیژنەی دانوستانی حکوومەتی کوردستانەکەم لە بەغدا ئەو کەسانی کە بنە ئەنداوی ئەو لیژنەیە ئەم جار لەو کەسانە بن کە بڕوایان بە دیموکراتیەتی هەیە بڕوایان بە قبولکردنی یەکتر هەیە لەو کەسانە نەبن کە لەژێر کارایی بیری شۆفینین هەوڵ بدەن کار بۆ نەتەوەی یەکەم بکەن لە عێراق یان هەوڵدەن کار بۆ ڕازیکردنی لایەنە سیاسەکەی خۆیان بکەن یا هەوڵدەن بۆ جێبەجێکردنی ئەجندایەکی دەرەکی وەکو ڕابردوو ئەبێتە کێشە ڕێگای جێبەجێکردنی مادەی 140 ئەوانی ئەبنە ئەندامی ئەو لیژنەیە ئەبێ کەسانێکی عێراقی بن کوردستانی بن لەگەڵ ڕوحیەتی ئەو ڕێککەوتە تازەی کە ئێستا هەیە لەگەڵ ڕوحیەتی پێکەوە ژیان و باوەڕهێنان یان باوەڕپێکردن بە بەرامبەر لەو کەسانە پێک بێتن. من لێرە چەند بارەیەکەمەوە کە ئەم جارە سەرۆکی ئەو لیژنەیە با کەسێکی کوردستانی و با کەسێکی کوردی بێ. باشە کاک دژوار شتێکی دیکە کە زۆر گرنگەوەی ئەم مادەیە لەوەتەی هەیە و لە ناو دەستورە هەیە جێبەجێ ناکرێت بەڵام لەگەڵ ئەوەشە لەمپەریشی بۆ دروستەکرێت کە جێبەجێ ناکرێت هیچ زوو ئاستەنگیشی بۆ هێنێرێتە پێشەوە. پێشتر دادگای فیدراڵی تەنانەت باسی لەوە شەکرد کە مادەکە بەسەر چووە وەکو شتێک دایانە کە کاتی هەبێت بەسەر چوو بێت. ئایا ئێستا کاتتان بۆ جێبەجێکردنەکەی داناوە کە لە سەقفێکی زەمەنیە ئەم مادەیە جێبەجێ بکرێت و کارا بکرێتەوە؟ سەقفی زەمەنی ئەم جارە دانراوە کە لە ماوەی مانگێک لیژنەکە نوێژەن بکرێتەوە بەڵام سەقفی زەمەنی نییە کە ئەو لیژنەیە تاکەی ئەم مادەیە جێبەجێ بکاتن ئەو ئاستەنگ و لەمپەرانەی کە لە بەردەم ئەم
مادەیە کە مادەیەکی دەستوری عێراقیەکان دەنگیان پێداوە پرۆژەیەکی یاسایی دەستوریە بۆ کێشەی لەو ماوەیە جێبەجێ بکرێت لەو ماوەی مانگە کە ملەتی دۆمە لە عێراق ئەگەر ئیجازەم بدەیت دەستی دەرەکیەک لە هۆکاری ئەوە بووە کە ئەم مادەیە جێبەجێ نەکرێ و نەفەسکورتی هەندێک خەڵکی تر کە باڵادەستن لە دەستڕۆشتەکانی ناو پەرلەمانی عێراقی هەندێک کەس کە بەبیری شۆفینی معاملە لەگەڵ ئەم مادە دەستوریاکەن بۆتە کۆسب من ناتوانم سەقفی زەمینی بدەم بڵم جێبەجێکرێ بەس من قەناعەتم وایە ئەم ڕێکەوتنەی کە ئێستا کراوە سوود وەرگیراوە لە فەشەلی سیاسی لە عێراق لەو ئەزمونە تاڵی لە پەیوەندی نێوان کوردستان و نێوان بەغدا هەیە بەبێ کوردستان بەغدا ناتوانێت پرۆسەی سیاسی بە باشی بەڕێوە بات بەبێ دۆستاتی نێوان کوردستان و بەغدا و چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی کوردستان عێراق ناتوانێت حکومدارێکی باشی عێراق بەگشتی بکە بۆ ئێمە هەردوو لامان ئەزمونێکی تاڵی ڕابردوومان هەیە ئێستا قەناعەتم وایە ئەو ئەزمونە ڕەنگی داوەتەوە لە جاران باشتر ئەوانی لە بەغدان دێنە پێشەوە بۆیە من دووبارە یەکەمەوە ئەوانەی بەرپرسن لە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە با خەڵکی دیموکرات بن با خەڵکێک بن بڕوایە بە بنەماکانی دیموکراسی بە فیدرالی بە دەستوری عێراقی هەبێ بڕوایان بەوە هەبێ ئەوەی مافی خەڵکی کوردستانی بیدەن ئەوەشی ئەرکی حکومەتی کوردستانە بەرامبەر عێراق وەری بگرن من خەڵکی ئەو ناوچانە دڵنیاکەوە مادەی 140 کە حکومەت لە پشتیانە حکومەتی کوردستان قیادەی سیاسی کوردستانی لە پشتیانە ئێمە تەنازل لە یەک بەس لە خاکی کوردستان ناکەین مەسەلەی وەختە و ڕێی سەرۆکی حکومەت و بەرنامە حکومیەکەشی کە ئەعلانی کرد کاتی خۆی ئەوەی ئێمە بە حیوار و دیالۆگ بە تەفاهم بە تێگەیشتن لەسەر بنەمای دەستوری عێراقی ئێمە ئەو کێشانە چارەسەر بکەین چارەسەر نەکردنی ئەو کێشانە زەرەر بە کوردستانە گەینێ بەڵام زەرەری زیاتر بە عێراق و ناوچەکەشە گەیەنێ جەنابی سەرۆکی هەرێم ئەڵێ جێبەجێکردنی مادەی 140 باشترین چارەسەرە بۆ کێشەکانی نێوان حکومەتی کوردستان و بەغدا و تەئسیری لەسەر سلمی ئیقلیمی و جیهانیش دەبێ بۆیە ئێستا تۆپەکە لە یاریگای عێراقیە لە حکومەتی عێراقیە کە هەوڵ بدا ئەو مادە دەستوریە و چۆن هاتووە ئەو ها جێبەجێ بکە ئەگەرنا لە مادەی 58 باسەکە عێراق و کوردستان نەگەیشتن نەتیجە ڕێک نەکەوتن لەسەر جێبەجێکردنی ئەو کاتە مادەی 58 بوو کە مادەی 140 دەرەجە پێدەری مادەی 58 ئەڵێ پەنا ببن بۆ نێوژیوانی نێودەوڵەتی هیوادارم ئێمە عێراقیەکان کوردستانیەکان بەیەکەوە بتون ئەو کێشەی حەلکەین ئەگەرنا ناچارە بین ئێمە داوا لە نێوژیوانی نێودەوڵەتی بکەین کە بێن لە نزیکەوە دەوری خۆیان ببینن ئەوەی حەقی کوردە بیدەن ئەوەی ئەرکیشە لەسەر کوردستان جێبەجێ بکات هەموو کات کوردستان بەشێکە لە چارەسەر بەشێک نەبووە لە ئاژا و لە مەشاکل لە عێراق باشە بەشێک لە لاین عێراقیەکان ئەڵێن جێبەجێکردنی مادەی 140 پێویستی بە کەشێکی گونجاوی سیاسی و کۆمەڵاتی هەیە کەی ئەو کەشە بەدی دێت ئەو کەشە بەدی دێت یەکەم وەکو باسم کرد پێکاتی ئەنجومەنی وەزیران خۆیان باوەڕیان بە دەستور هەبێ دەنگ بە هەر خاڵێک لەو ڕێکەوتنە هاتووە کە لە بینی هەولێر و بەغدا کراوە بە پێی دەستور و پێی یاسا جێبەجێ بکرێ دووەم ئەبێ هەردوو لا کوردستان و عێراقیش کەسانێک دەستنیشان بکەین بۆ بەڕێوەبردننی ئەو مەلەفانەی کە ڕێککەوتون لەسەری کەسانێک بن سنگیان فراوان بێ کەسانێک بن دووربین بن کەسانێک بن بڕوایان بە بنەماکانی دیموکراسی بڕوایان بە دەستور هەبێ باش دەستوری عێراقی تێگەیشت بن ئێمەژە بە سیاسەتی خۆمان بگۆڕین بەرامبەر پێکاتەکان لە سنووری 140 بەرامبەر بە پێکاتەکانی ئاینی پێکاتەکانی ئاینزایی پێکاتەکانی نەتەوەی بە هەمان شێوەش ئێمە داوا لە پێکاتەکانەکەین ئێمە برایەکین هەمومان شەریکین لەم خاکە با بە حیوار و دیالۆگ هاوکاری یەکتری بکەین بۆی ئەم ناوچانە ئارامی بەخۆی ببینی ئەمن و ئاسایش بەرقەرار بێ بۆی بارودۆخی دەرونی و ئابووری لەم ناوچانە ڕێک و پێک بێتەوە ئەویش بە جێبەجێکردنی مادەی 140 کە ئێمە لێرە واڵێن مادەی 140 تەنها بۆ کورد نییە مادەی 140 بۆ هەموو خەڵکی ناوچەکەیە کە مادەی 140 جێبەجێ بوو ئەو ناوچانە لە ڕووی ئەمنی لە ڕووی سەربازی لە ڕووی ئابووری لە ڕووی دەرونی لە ڕووی بازرگانی لە هەموو ڕێکەوە گەشە ئاکاتن لە ڕووی ئاوەدانی لە هەموو ڕێکەوە گەشە ئاکاتن وەکو ناوچەکانی تری ئێستای کوردستانی لە فەرمون وەرنە سلێمانی وەرنە هەولێر وەرنە دهۆک لە ڕووی ئاوەدانی لە ڕووی ئەمن و ئاسایش
لە ڕووی دەرونیچەوە خەڵکەکە لە بارودۆخێکی ترەژی ئەمە قسەی ئێمە نییە هەرچی خەڵکی بێلایەن لە دەرەوە دێتە ئەم وڵاتە ئەبینێت جیاوازەیەکی زۆر هەیە لە نێوان ناوچەکانی کوردستانی ناوچەکانی تری عێراق بەداخەوە من بەداخەوە واڵم عێراق دەوڵەتێکی دەوڵەمەندە بە شارەکانی عێراقی ئاویان نییە کارەبایان نییە خزمەتگوزاریان نییە بە پێچانەوە لە کوردستان ئەوە تاڕادەیەکی زۆر هەیە بۆیە من داوا لە پێکاتەکانی ترەکەن پێکاتەی نەتەوەی و ئاینی و ئاینزایی کە لە سنووری مادەی 140 لەگەڵ ئێمن بابێن دەنگ بە جێبەجێکردنی مادەی 140 بدەن دڵنیابن کە لە هەموو ڕوویەکە و بارودۆخیان لە ئێستا باشترە بێ ئەبێت کورد دڵی نەرم بێ بیرکردنەوەی لە بەندەسەر بنەمای دیموکراسی بێ بە حیوار و دیالۆگ بچێ و بەرنامەیەوە بەرامبەر ئێمەش لایەنەکانی تر چ ئەحزاب چ حکوومەت چ پێک هاتەکان ئەوانش بێن دەستی برایەتی و دەستی دۆستایەتی دەستی شەریکی بۆ خەڵکی کوردستان درێژ بکەن لە سنووری مادەی 140 چونکە زیاتر لە 151-52 خاکی کوردستان ئێستا لە سنووری مادەی 140 دەیان بەڵگەی عێراقی هەیە عوسمانلی هەیە بیانی هەیە کە ئەیسەلمێنێ ئەو ناوچانە کوردستانی لە هەموو هەڵبژاردنەکان لە 2003 تا ئێستا کورد لەو ناوچانە زۆرینەی بەتایبەتی لە خانەقین لە کەرکووک لە شنگال لە زەمار لە شارەکانی تریش بۆیە باشترین چارەسەر ئەوەیە ئێمە بگەڕێنەوە بۆ دەستور جێبەجێ بکەین دەستور حەکەم بێ دەستور خزمەتی هەموو لایەکمانەکە باشە کاک دژوار لە کاتێکدا کە دەڵێن و دەزانین کورد بەشێکی زۆرینەی و ناوچانەی کە ناوچە جێناکۆکەکانە پێکی ئەهێنێت لەگەڵ ئەوە شاو مادەی 140 ئێستا لیژنەکەی کارا کراوەتەوە بەڵام هەر دیسانەوە دەبینین کە عەرەبی هاوردە دەبرێت بۆ ئەوێ و تعریبکردن هەر بەردەوامە ئایا ئێوە هیچ کارێکتان بۆ ئەوە کردووە لەگەڵ بەغدا قسەتان کردووە کە لیژنەکە ئێستا کارا بۆتەوە هەریج نەبێت جارێ ئەو هێنانی و عەرەبانە ڕابگیرێت بوەستێنێت تعریبکردن بوەستێنێت خەڵک بتوانێت بگەڕێتە سەر زەوی زارەکانی خۆیان لێژنەکە هێشتا بە فەرمی ڕانەگەێنراوە ئەو لیژنەی ڕاگەێنرێ لیژنەکانی فەرعیش کەسیان لە کوردستان لە شنگار و لە خانەقین لە کروکە ئەوانش ئەبێ عالی تەنظیم بکرێنەوە بکەینەوە سەر کار و دەست بە قەرەبوو بکەنەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوامی پەیوەندی لەگە بەغدا هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە هەر ڕۆژێک شتێک ڕۆدا لە سنووری مادەی 140 دەستگا پەیوەنددارەکانی حکوومەتی کوردستان لەگە بەغدا لەسەر خەتن بۆی ئەو کێشانە نەهێڵن بەس ئەمە حەلی موقەتە کاتیە ئێمە دڵنیا ئەو خەڵکاکەینەوە بە هیچ شێوەیەک وازیان لێ ناهێن ئێمە لە پشتی ئەو خەڵکەین لە پشتی داوەڕەواکانیانین و سازش ناکەن لەسەر یەک دێ لەسەر یەک بەس لە خاکی کوردستان کە بە ناحەق داگیر کراوە بەو شێوە بینێتەوە ئەو وەزعێک ئێستا هەیە بەو شێوە نامێنێتەوە ئێمە تەحملمان هەیە لێرە وەسڵاوە نێرم بۆ ئەو خەڵکە خۆراگرەی لەو ناوچانەیە کە تا ئێستا تەعەدایان لێکراوە زوڵمیان لێکراوە خۆیان ڕاگرتووە بەڵام لەسەر خاکی خۆیان ماوەن داکۆکی لە مافەکانی خۆیانەکەن ئێمە لەگەڵیانین دڵنیاش بنەوە ئێمە لە پشتیانین ئەو لیژنەی مادەی 140 باڵا لە بەغدا کە ئیعلان نەکرێ بە ڕسمی و لیژنەکانی تریش کە نوێژە نەکرێنەوە کاری لە پێشینیان ئەوا بێ کە ئەو مافانە جێبەجێ بکەن خاڵێکی تر هەیە ئێمە لە ئیتفاقمان لەگە بەغدا لە بەرنامەی وزارەکە شاتووە هەموارکردنەوەی قەراراتی بەناو مەسقیا سەوری عێراقی ئەوانەی زوڵم و ئیجحافی تایە بەرامبەر بە هەموو عێراقیەکان بە تورکمان بە عەرەب بە کورد بە کریستیان ئەو قەراران ڕاگیرێ ئەو قەرارانش کە ڕائەگیرێ هەموارێکرێتەوە ئەویش پەیوەندی بە زەوی زارە هەیە بۆ بەرژەوەندی خەڵکی ئەو ناوچانە بە هەموو پێکاتەکانەوە ئەگەڕێتەوە جگەلەوەی کە لە مادەی 140 پێداگیریکی زۆرەکرێ لەسەر ئەموالی مەحجوس لەسەر خاوی داگیر کراو ماڵی داگیر کراو زەوی داگیر کراو ئەوەی تاپۆی هەیە ئەوەی هەزاران ساڵ لەسەر ئەو زەویانە ئەژی زەوی باو باپیری خۆیەتی داکۆکی لەسەرکرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان داکۆکی کاری ڕاستەقینەیە لە ڕێگای دەستگا پەیوەنددارەکانیەوە لەسەر جێبەجێکردن مادەی 140 ئەو مادەیان تری کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و عێراقا بە پێی دەستور ئێمە بە هیچ شێوەیەک ناهێن ئەوانە بەتەنها بمێنەوە غەدران لێ بکرێ بەڵێ زۆر سپاس بۆ دژوار فایق سەرۆکی بۆردی مادەی 140 لە ئەنجومەنی وەزیرانەوە لەگەڵمان بوویت لەم بەشەی هەواڵەکان سپاس دەکەین